بەڵای عزیزان لە تەوەریەکەمە دەربارەی چۆنیتی چارەسەرکردنی کێشە خێزانەکان گفتوگۆکەین ئەوی شەمانەوە بەسەرەتا بزانێتین هۆکاری دروستبوونی کێشە خێزانەکان چێ دواتر ئەم خێزانان بەناوخۆیانەوە هاوسەران بە تایبەتی چۆن بتوانن کێشەکانیان چارەسەر بکەن و ئەگەر دەسەڵاتی ئەوانە نەبوو وەکو خۆمان دەڵێن کێ ئەتوانێت بێتە ناو کێشەکان و کێشە خێزانەکان چارەسەر بکە بۆ گفتوگۆکردن دەربارەی ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شێرزاد عەبدولوهاب بانخواز مامۆستامان کردە مامۆستا گیان زۆر بەخێر سلامت بن یا ربی مامۆستا گیان بۆ حکومەی کە جەنابتان هەم بانخوازن و هەم زۆریش لەناو ئەم جۆرە کێشە خێزانیانەن ئەوەی کە ئێستا بەرچاوی ئێوە کەوێ زیاتر کێشە خێزانەکان کامان کە ئێستا لە کۆمەڵگەی کوردیان بەناوی خدای گەورەی میهرەبان پێشەشی زۆر سوپاسی بەڕێستان دەکەم کە داواتتان کردم بۆ ئەو بەرنامە خنجیلانە بەیانیە خی گەورە لێتان قبولکە و خی گەورە تەلەڤیزۆنەکەتان و تەواوی کارمەندان سەرکەوت و سەرفرازکە ئینشاءڵڵا تەبەن ئەو بابەتی هەرتان بژاردووە بەڕاستی بابەتێکی زۆر زۆر گرینگە لەبەرەوەی ئێستا نسبەی لێک جودابوونەوە و تەلاق لە کۆمەلگای کوردەواری خۆمان بوتە یەک لەسەر سێ یعنی ئەگەر سێ کەژنێ بینی یەکیان تەلاق دەدا بەڕاستی ئەمە زەنگێکی خەتەرە ئەوە غەمی هەر هەمومان هەر کەسێکەوە تۆزێک بەڕاستی زەرکسۆزی ئەو خاک و وڵات و خەڵکەی بی بەڕاستی دەبی بە زدی غەمێک لەو مشکلەی بخۆین و ئەوەش بە دەرەزەیەک ئیشی مامۆستا و بانخواز و ڕێکخراوەکان و هەموو حیزبە ئیسلامیەکانە کە بەڕاستی ئەوانە لەناو ئاخ و ژان و ناڕەحەتی ئەو خەڵکانە دروست بوون و بۆیە دەبی هەر ئەوانش بێن علاجی ئەو دەردەسەر و ناڕەحەتی ئەو کۆمەڵگایە بکەن تاوان کۆمەڵگای ئێمە بە زۆر شت دەناڵێنی هەر ئەوە نییە بە تەلاق و بە تێکچوونی خێزان و بە زۆر شت دەناڵێنی بەڵام ئەوەی کە زۆر زۆر کاریگەری هەیە و ئاسارەکەی زۆرە و پاشماوەی ینی پێدر مخەلەفاتی مشکلەکەی زۆر زۆر زۆرە ئەوەیە کە بەڕاستی تێکچوونی شیرازەی خێزانە تەمەن خێزان کە مشکلەی دێ پەیدا دەبی کۆمەڵک ئەسبابی هەیە کۆمەڵک ئەسبابی زۆر زۆری هەیە یەکەمیشت هەر نەبژاردننی تەواو یعنی هەلە بیدایەتڕا ئەو کوڕە نازانین چ کسێک هەر بژێری وە کسەکەش نازانین چ کوڕێک هەر بژێری ئەو بیدایەتی کێشەکە لێ ڕادەست پێ دەکات بەڕاستی ئەگەر هەر کوڕێک ڕؤیایەکی جوانی نەبی و نەزانین چ کەسێک هەر دەبژێری کە ژیانی کە گوزەرانی لەگەر بباتە سەرێ بەڕاستی ئەو هەلە بیدایەتڕا تووشی کێشە و ناڕەحەتی دەبیتن وە کسەکەش زابۆیە بەڕاستی ئەو قەزەیە لەبەر ئەوەی گەنج و کچ و کوڕ لە مەرحەلەی گەنجێتیدا لەو مەرحەلەی کە دەوێژن بینی بەڕاستی هێشتا عەقلی کامل نییە فەرق دەکا مەسەڵەن کابرایەک پاش ئەوەی کە 15 ساڵ ژنی هەبیتن دەی بپرسەوە عەقلێکە پێشتر کە تازە دەوێژنی بینی عەقلێکی ترە جابۆی لەو مەرحەلەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕەحمەتەن بە ئوممەتەکەی خۆی بەخۆی دەستی دەگری هاوکاری دەکە فێری دەکا دەفەرموویتە گەنجەکان دەفەرمووی تونکەحو المەرئەة لأربع لمالها وجمالها وحسبها ودينها فاظفر بذات الدين تربت يداك دەفەرمووی دەزانی ئەو گەنجە یعنی کۆمەڵک شتی کەی هەیە کۆمەڵک پێوەری هەیە بەڵام ئەو پێوەرانە ناکە بەختەوەری ناکەن کە ژیانێکی ئاسوودەی و بەردەوامی هەبی دێمەسن پێوەری جەماڵ هەر دەبژێری پێوەری جەماڵ هەر ماوەیە کە دوای لەکنی ئەتیادی دەبی تەماشای ئافرەتەشی کە دوای معجزبی ویش دەبیتن دێکەواتە پێوەری جەماڵ بەختەوەری ناداتە ئینسانەکەی چونکە حتا جەماڵی نسبیە لەکنە تو ئەو کەسە جوانە لەکنە من جوان نییە وەیانە یان دەبینی شتێکی زۆر زۆر جوانە ماوە کە لە دەستە دەبی ئیترەوە تعود لەسەر دەکەی کەواتە ئەوەش لە پێچاوی کەت کەواتە پێوەری جەماڵ قەت نابتەمایی ئەوەی کە تو ژیانێکی بەردەوامی ئاسوودەی بەختەوەری ببیتە سەری بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو پێوەرەی لە بۆ ڕەفز کردیتەوە خۆ ئەگەر هەبوو چ مشکلە نییە بەڵام لە پار پێوەری ئەساسی کە دینە یان پێوەری حەسەب و نەسەب هیچ کاتێک ئەگەر ئەمن خێزانەکەم کچە ئاغا بێ کچە مەسئول بێ نازانم کچە مەلیک بێ کچی فلان عەشیرەت بێ ئەوە بەختەوەریم ناداتێ ئەو فەقەت ناوێکە کەواتە ئەو ناوە نەبووە ئەوەی کە ئەمە ژیانێکی ئاسوودە لەگەر ئەو کچەی ببەمە سەرێ کەواتە پێوەری دووەمیش پێوەرێکی تاو نەبوو پێوەری ماڵ یعنی وە دەزانی کوڕێک ئەگەر بچی ئەو کچە دەوڵەمەند بینی ئەو کچە دەوڵەمەندەی بینی ئەو تەواو
لەخۆی ئیسراحات دەکا بە زووە چکە هەر ماڵە دەوڵەمەندەکە بخۆیان ئاسوودەنین دەی ئەوە صاحب پارە نە ئاسوودەنین چ زای ئەتوو کە دەبێت زاوایان ئاسوودە دەبی دەکەواتە ئەو پێوەرانی هیچی پێوەری ژیانی حەقیقی نین کە ئینسان ژیانێکی بەختەوەری لەگەر خێزانی باتە سەرکەواتە پێوەرێک ماوە کە پێوەری دینە بۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەستی گەنجان دەگری پێیان دەڵێ کاکە ئەنگۆ دەتانەوێت پێوەرێکتان فێر بکەم کە بەڕاستی ژیانتان ئارام و خۆش و بەختەوەربی ئافرەتێک هەر بژێرە کە خاوەندی بی ئەگەنا پەشیمان دەبیتەوە ئەگەر دینی هەبی و جەماڵی هەبی ئەوە نور على نورە دینی هەبی و جەماڵی هەبی و ماڵی هەبی ئەوە نوری على نوری على نورە ئەی کەواتە بەو شێوەیە حەت بۆ کچانیش مەسەلەن ئافرەتێک دەتوانی کوڕێکی جوان و قیت و قۆز و فاشیل لە ژیان هەری خەرەتێنی حەبە جەماڵەکەی خۆی هەری خەرەتێنی کوڕێک دەتوانی فاشیل لە ژیان حەبخۆر سەرخۆش بەس بە دوو قسەی لووز دەتوانی ئافرەتێک هەر بخەرەتێنی کەواتەوە ئافرەتە معەڕەزە لەوەی کە ژیانی تاڵ بێ بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوو لە ئافرەتەکە و لە وەلی ئەمری ئافرەتەکان دەکات دەفەرمی من جاءكم ترضونه دينه وخلقه فزوجوه دەفەرمی ئەو کەسانی دێنە پێش لە بۆ ئێوە ئافرەتەکە بۆ خۆی بۆ خوشتی کابرای بۆ کچی کابرای دەفەرمی دوو پێوەری هەبوو بیدەنێ مادام دین و ئەخلاقی هەبوو دین و ئەخلاق زۆر میمە دین خودی خۆیتی ئەخلاق تعاملە يعني ئەخلاقەکەی دەری ینی تعاملی لەگە خەڵکی چۆنە لەگە دایک و باوکی چۆنە لەگەر کەس و کاری چۆنە لە حەسان و دانیشتنی چۆنە ئەگەر ئەو کوڕە دینی هەبوو کە بەڕاستی ئینسان کە دینی هەبی حفزی دەکات لە هەموو غەڵەیەک لە هەموو هەڵەیەک لە هەموو شتێکی ناڕێک و ئەخلاقیشی هەبوو تعاملێکی جوان و ڕێک و پێچی دەبی کەواتە ئەو کوڕە بیدەنێ نەک تۆ هەر بخەرەتەی بەوەی کەوە ئەو کوڕە مهندسە ئەو کوڕە دکتۆرە ئەو کوڕە مەسەلەن کوڕی فران ئاغەیە ئەو کوڕە دەسەڵاتدارە ئەو کوڕە مەسەلەن فلان شەهادەی گەورەی هەیە یان ئەو کوڕە فلان سیارەی هەیە فلان فێلە هەیە ئەوانە هیچی بەختەوەری نین دێکەواتە ئەلێرە ئەو مەرحەلەی کە تازەی ئینسان ژنێ دێنی بەڕاستی مەرحەلەیەکی حەساسە بۆی لە شەرعەدا وەلی ئەمر دانرا بۆ کە وەلی ئەمر یارمەتی ئەو کوڕە و ئەو کچەی دەدا کەوا بەڕاستی بیانینە سەر سکەی حەقیقی لە ژیاندا کەواتە ئەوە زۆری دەوێت بەڵام هەم بە کورتی یەکەمین کێشە کە لە خێزان دروست دەبی یەکەم بناغە دروست دەبی ئەگەر ئەو بناغە بە دروستی بوو بەڕاستی کێشەیان کەم دەبی بەڵام خوا نەخوازە ئەگەر ئەو بناغە بە خواری دانرا ئیتر کێشە لە دوو کێشە دەست پێ دەکاتە زۆر باش مامۆستایان دەزانین کە دڵنیام خۆش ئاگاداری لە ئێستادا لەم کۆمەلگای ئێستاماندا زۆرێک لە کوڕان و زۆرێک لە کچان زۆر لە هاوسەرگیری ئەترسن ئایا پێویستەکە بترسین خۆی گەورە دڵنیان کە چەندین نمونە هەیە کە بەرەکە دەخاتە نێوان دوو هاوسەر کاتێک هاوسەرگیری ئەنجام دەدەن ئەگەر بە نیەتێکی پاک و بۆ خوا سوڵحاو بێت وەڵا ئەو مەسئلە هیچ ترسی ناوێ یعنی لەبەر چ ترسی ناوێت سکۆ یەکەمی شت سنەتی ژیانە ژنینە وەی یانە کوڕە هەر دەبی ژنێ بینی کچیشە هەر دەبی مرد بکاتن بەڵام ئەگەر ئەتو اختیارەکە مەزبوط بوو ئیتر تەواو بەڕاستی خی گەورە ژیانێکی باش بە قسمەت دەکە و ئەگەر لە ڕزقی دەترسێ ڕزق مەترسێ چکە زۆر کەسە بۆ فەقیر بۆ کەژی هینانی ئەوزە خی گەورە بەخۆی زانیشت خەوفەکی ینی شتێکی تریش هەیە زۆر کەس وا تەسەوڕ دەکات دەری ئەگەر ئەمن بێ پێشتر عیلاقم لەگە کوڕەکی کچەکی هەبی یان کچێک دەرگام عیلاقم لەگە کوڕەکی هەبی بەعز ئەزۆکە ئەمن مردی پێ بکەم ئەوە باشترە لێکتر حاڵی دەبن بەڵام وە نییە هەر بە ئیحسایی دقیق هەر بە ئیحسایی دقیق ئەوانەی لەسەر خۆشەویستی ژنیان هینایە 170 فەشەلیان هینایە ئەوانەی کە بە بێ خۆشەوی ژنیان هینا 185 نەجاحەتیان هینایە کەواتە وان نییە لەبەرەوەی هەر بناغی خۆشەویستەکەی زۆر جاران لەسەر درۆدا دەمەزرێ کوڕەکەر ئەسڵەن حەقیقەتی وان نییە کۆمەڵە قسەیەکی ڕەنی بە سۆزداری و بە عاتیفە و بەوەی لۆ کچەکەی دەکا کچەکەی دەباتە دنیایەکی کە بەڵام کە دەیهێنی دەبین کوڕە هەروە نییە ئەو کوڕە هەر زۆر پەرپوتە زۆر عەسەبیە زۆر بێسەر و بەرە بەڵام بەس درۆی لەگە کردووە دەکەواتە بەڕاستی ئەو خاڵەش کە لەوەی دەترسێ وەڵا ئەگەر ئەمن پێشتر عەزم لە کچەکی نەکردبی ژیانم موفق نەبی ئەوەش وە نییە و ئەوە دەترسێ وەڵا ئەگەر ژنێ بینم هیچ ئیشم نەبی ینی مەحتەل ببم دەستم کوردبی لە دەست خەڵکی دەرکەی خەڵکی بپارێمەوە ئەوەش وە نییە بەڵام ناڵێم کابرا هیچی نییە بچێژینی بینی ئەوەی ناڵێم بەڕاستی بەڵام پێش ئەوەی ژنێ بین ئیشێکت هەبی چکاتە ینی بەڕاستی کات و هیچت نەبی بچی ژنێکیش بینی ئەخە قوڕ بەسەر خۆت کرد قوڕ بەسەر خێزانی شت کرد ئەوانە بەڵام ئەگەر ئەو
ئینسان ئیشێکی هەبوو با ئیشەکە کەم دەرامەتیش بی خوا بەرەکەتی تێدەکات لە بۆیە. مامۆستاگیان کاتێک خێزانێک تووشی کێشە و گرفتەیەکە بەیان خەریکە نزیکە بێتەوە لە کێش چۆنم دوو هاوسەر نێوان خۆیانە دەست درێژکەن بۆ چارەسەرکردن و بەرەو چارەسەر بڕۆن. تامان ئەمە دەبی یەک دوو ملاحەزەی پێش ئەوەی چارە کێشەی مشکلەی خێزان بکەین یەک دوو ملاحەزەی گرنگ دەدەین. یەکەمیشت هەبوونی مشکلە نیشانی فەشەلی خێزانەکەی نییە. یعنی ئەوە زۆر جاران دەبینی کچ و کوڕێک تازە یەکتریان هیناوە هەلەگە یەکەم کێشەی دنیای لێ کاول دەبی وە نییە هەبوونی مشکلە شتێکی زۆر زۆر تەبیعیە. هیچ دوو برانە لە ناو یەک کۆشی گەورە بوونە ناو یەک ماڵ 100 مشکلەشیان دەبی دوو خوشکن باب و کوڕ داک و چیش مشکلیان دەبی ئەو شتێکی ئاساییە هەبوونی مشکلە شتێکی تەبیعیە لە ژیان ئەوە دەبێ ئەمە بزانین. هەبوونی مشکلە لە بینی ژن و مرد نیشانەی فەشەلی هەردووچیان نییە ئەوە یەک. هەبوونی مشکلە نیشانەی ئەوە نییە کە ئەوە تەواو ئەوە ئاخر ئەوە دنیامان لێ کاول بوو شتێوانی زۆر زۆر تەبیعیە. چەندەها خانەوادەی زۆر گەورە زۆر عاقڵ زۆر دیندار کێشەشیان هەیە. ماڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کێشەی هەبووە. خۆ لەوان عاقڵتر لەوان دیندارتر لەوان ڕێک و پێکتر هەر کێشەشی هەبووە. ئەوەتە ڕۆژێکیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەرەکی لە فاتیمەی دەدا دەبینی فاتیمە زۆر عاجزە. ها کچم چییە؟ ڕۆژارت خۆش نایەتە پێساوم تۆڵە یا ڕەسوڵە لەگەر عەلی لێمان بۆ دەماقاڵی و ڕۆیشت و ماڵی بەجێشت. عەلی ئامۆزای پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام ئەو پیاوە عەبقەریە ئەو پیاوە زیرەک و بلیمەتە ئەو پیاوە دیندارە عەشەرەی موبەشەرە زاوای پێغەمبەری لەگەڵ خێزانی خۆش عاجز بوو زۆر تەبیعیە. بەڵام ئەوەیە کە ئەمە ئەو کێشانە کو گەورە ناکەین. ئەوە مهمە بەخۆی هەڵکردنی کێشە فەنە. هەندێک کەس سوبحان الله ئەو فەنەی نازانی دەبینی بچووکترین کێشە دێکاتە گەورەترین کێشە. ئەوە لێرە ئەگەر فەنەکەی نەزانی وایە هەشتا سوبحان الله چکە فەنەکەی دەزانی گەورەترین کێشەی بە بچووکترین هەڵ دەکاتن لۆ لێ دەزانی کەواتە پێشەوەی ئەمە خەڵکی فێرە حەلی مشکلەکەی فێرە فەنی هەڵکردنی دەکەین چکە بەڕاستی فەنی هەڵکردنەکەی زۆر مهمە هەموو کێشەکان لۆت خڕ دەکاتەوە. کێشەش کە دروست دەبی یان خەتای پیاویە یان خەتای ژنیە یان خەتای هەردووکانە یان خەتای دەرەیە. ئەم منداڵی باز ناکەیت هەبوونی منداڵیش ئەوی کێشەیەکە لە بۆ داک و بابی دەینتەوە کەواتە ئەگە منداڵیش ئێسا بکەیت ئەمە کێشە لە 5 تەرەفەوانەوە دروست دەبیتن. ئەمە بین بمانوێ فەنی هەڵکردنی مشکلەی بزانین خاڵی یەکەم هەر مشکلێک ڕوویدا فکری لێکەوە بزانە ئەوە مشکلەیە یان لێک حاڵی نەبوونە. زۆر جاران ژن و مێردەکە لێک حاڵی نابن دەبتە مشکلە هیچ مشکلیان لە بینیە. ئەم دەسمە بینیان دادەنیشم جێ لە خوشکەکەی ڕادەگرم جێ لە برایەکەی ڕادەگرم دەڵێم وەڵڵا برام هیچ مشکلەتان نییە بەس کچەکە ئەو ئافرەتەکەی نەیزانێت تەعبیرێکی جوان بکە یان پیاوەکە نەیتوانێت ئافرەتەکەی حاڵی بکە ئەگەر هیچ مشکلیان نییە مجرد خانەه التعبیر وەشی عەرەب گوتی یعنی پیاوەکە نەیزانێت بە زبانێکی شیرین ئەو شتەی لە ژنەکەی حاڵی کە یان ژنەکە نەیزانێت ئەو شتەی بە پیاوەکەی بڵێ لێیان بوویتە مشکلە. یان دەبینی لە ماڵێ مشکلێکی کوڕەکمەیە مەسەلەن ئافرەتەکەم نازانێ مشکلەی کوڕی بە من بڵێ بە تعبیرێکی وان پێ دەبی دنیام لێ کاول دەبی ئەوەندە گەورەی دەکەم دێکەواتە یەکەمیشت هەر سوء تەفاهومەکە هەر شتێک لە ماڵ ڕوویدا یەکەمیشت ئەو پیاوە فکر کاتەوە کاکەوە مشکلەیە یان ئەمن لێک حاڵی نابم لەگەڵ ژنەی وڵڵی دەتوانم برێم زۆری مشکلەکان کە ئێستا هەیە بەس یەک حاڵی لەبوونی ژن و مێردیە بەس ئەوانە لێک حاڵی بن ئەو زۆر بە ئاسانی مشکلەکە حەڵ دەبی ئەو فەنی یەکەم. فەنی دووەم دەبی ئەمە تهدیدی مشکلەکەی بکەیت تهدید زۆر جاران دەبینین کابرا مشکلێکی هەیە یەک ئارۆزوو بارۆزی دروست دەکە بەخۆشی نازانی باسی سەکە لە بۆ من دێم کاکە چ مشکلەتە یان شێرەش لێوێ دەیڕ کورد بابە ئەوە سێ و خەمسە لۆم باز دەکەی مشکلەکەی بەخۆشی نازانی چ مشکلەی هەیە ئەوە نابیتن ئەتو ناتوانم ئەم یارمەتی دەم مشکلە لە بۆ حەڵکەم بەخۆشە نازانی حەڵکەی لۆ چکە تو دەبی ئەو ینی تهدید لە دکتۆریش پێ دەین تەشخیص یعنی ئەتو کابرایەک نەخۆشە دکتۆرەکە هەتا تەشخیصینەکە قەت دەرمانی لۆ نانووسی حتى ئێوارە برێ دکتۆر قەڵبم دێژێ زگم دێژێ پشتم دێژێ دکتۆر هەتا تەشخیصینەکە یەک حەبیشی ناداتی
لەبەر ئەوەی کە تەشخیصت کرد زۆر خۆشە زۆر ئاسانە عیلاجی بکەیت ئیژن مێرداتیش بەڕاستی دەبێت ئەمە لێک حاڵی بن با ببزانم ئەو مشکلەی لەسەر چییە ئەسڵی مشکلەکە چییە دەبینی ئەسڵی مشکلە شتێکی زۆر تافیهیشە شتێکی زۆر کەمیشە لێیان بوویتە مشکلە یعنی سبحان الله کە ئەمە چوونە سەر ئەساسی مشکلەکەی ئەو وەختی حەڵکردنی زۆر ئاسان دەبێت خاڵێکی تر زۆر جاران گوناح دەبتە سەبەبی مشکلەی گوناح یعنی تەرەکردنی گوناح دەتوانم بڵم نیوەی مشکلی خێزانەکان هەل دەکەم مەسەڵەن ئەو پیاوە درۆی لەگە خێزانی دەکە ئەو گوناحە ئەو پیاوە بێوفایە بەرامبەر خێزانی ئەوە گوناحە ئەو پیاوە بێڕەحمە بەرامبەر خێزانی ئەوە گوناحە ئەو پیاوە حەب دەخوا ئەوە گوناحە ئەو پیاوە ئارەق دەخوا ئەوە گوناحە ئەو پیاوە شەوە نایێت تۆ ماڵێ ئەوە گوناحە کۆمەرە گوناحەکەەوەی لێکردی کێشەی لە ماڵیان پەیداکە ئەو پیاوە بەس گوناحی تەرەکە ئەو ماڵە زۆر ئارامە مامۆستا زۆر جار چەندین پارێزەر و کەسان مابان کردوون یاسا کە لە نێو دادگاکانیشیان کردو ینی باز لەوەکەن بەشێکی زۆری جیاوبوونەوەی هاوسەران لە نێو دادگاکاندا پێوەستە بە خیانەتکردن لە یەکتری ئەو یەک لە گوناحەکانە ئەمە زۆر سەری کێشا چی بکرێ بۆی کە ئەمە نەمێنێت واتە پێویستە خێزان چۆن مامەڵ لەگەڵێکتدا بکەن هاوسەران چۆن مامەڵ لەگەڵێکتدا بکەن تا پیاوێک پەنا نەباتە بەر کەسێکی دیکە یان ئافرەتێک پەنا نەباتە بەر پیاوێکی دیکە لە دەرەوەی هاوسەرگیریەکە برای عەزیزم بزانم ئەو کوڕە لۆژنی هینایە لۆ ئەوەی ڕوح و گیان و ئەحساسی تێربی وەی یاننا و ئافرەت بە مێردی کردووە بۆ ئەوی بەڕاستی ئەو پیاوە عەتف و حەنان و سۆز و عاتیفەی تێرکات دێکەواتە فەراغەکەیە لە بینی ئەو ژن و مێردەی فەراغەکەیە ئەو فەراغەوەی لێ کردێ کە شەیتان زەفەری پێ بە ئەو کوڕە وە بکاتن یان مەسەڵەن بچی لەلایە چکە ئەو فەراغی پڕکاتەوە یان ئەو ئافرەتە فەراغێکی هەیە احتراماتم لە خوشتی بەڕێزم ئەو ئافرەتە فەراغێکی ئەگەنی هیچ ئافرەتێک حەز لە خیانەت ناکە پێم خۆشە بزانی هیچ ئافرەتێک حەز لەوەی ناکە تووشی گوناحێک بی مەگەر زۆر محتاجی ئەو نقطەی بی ینی بڕوا دەکەی برای بەڕێزم ئافرەت هەبووە بسم پاشەوەی کە تۆبەی کردی وازی لە خیانەتی نایە یەک کەس لە تەلەفۆن پێگوتی ڕەبووی بە قوربانت بم ئەو کەلیمە ڕوخاندیتی یەک ڕۆژێ لە پیاوەکەی نەبووە بڕێ بە قوربانت بم بزانە کەواتە فەراغێکەیە کەواتە دەبێت ئەو ئافرەتە هەر ئافرەتێک ئەگەر پیاوەکەی خیانەت دەکە حەز دەکە خیانەت دەکە دەبێت ئەو ئافرەتە بەخۆی دابستەوە پێش ئەوەی گلەی لە پیاوەکەی بکە واتە فەراغی خۆشەویستیش هۆکاری هەر فەراغێک بی هەر فەراغێک بی کۆمەڵک فەراغەیە لە بینی ژن و مێرد دەبێت ئەو ئافرەتە جوان فکر کاتەوە جوان فکر کاتەوە دەبینی زۆر ئەخە مشکلەیەکی کەشمانی زۆر جارن ئەو ئافرەتە سبحان الله ڕێ بەخۆ نادا ئیعتراف بە غەڵەتەکەی بکە یان پیاوەکە ڕێ بەخۆ نادا ئیعتراف بە غەڵەتەکە بکە یعنی دەرێک ئەم سعیبمە خواردنیان لۆ دەینە مەسرەفیان دەکەم ماڵێکی خۆش نەفتیان هەیە چۆبەیان هەیە هەموو شتیان هەیە کاکەوە جزئەکە ئەوە جزئەکە لە متەڵەباتی ژیان بەڵام ئەتو ئایا توخوا ڕۆژێک لە ڕۆژێک دەستی خێزان دەگری پیاسەشی پێ بکەی لۆ دەرێ توخوا ڕۆژێک لە ڕۆژان کە ڕۆیشتێ دەرێ تەلەفۆنەکە دەرهی نایە ئەرێ ئافرەت بە قورئان مەطعەم فلان خۆ زۆر خواردنی خۆشە بەس وەڵڵاهی بلای خواردنەکەیت و بە هەموو دنیای نادەم لە هیچ زەیەکی تێر ناخۆم ئیلا بەدەستی تو نەبی وا دێم و لە ماڵی نانی دەخۆم هاتوو بە قەدر و قیمەتی ئەو دەستاوە خۆشی بزانە کە ئافرەتەکە لە بۆ دەزانی دکتۆر بەختیار دوونی مەحەزەرەکمان هەبوو لە مێرگەبان پێکەوە یەک قسەی جێراوە گوتی ئافرەتێک لەناو مەزیسە بە گریانەوە پێی گوتی دکتۆران بزانە پیاوەکەم نامەچی لۆ نووسیمە گوتوی نووسیبووی بە قوربانت بەمیان ئەو تعبیرێکی ئەوە جوان وەڵڵاهی لە دەرێ ناخۆم بە دەستاوی تو نەبی دڵم خۆش نییە دەرێ 20 جار بخوێنی تۆ نامەکە لە خۆشیان ئەو ئێستا هەست پێ دەکەم مێردەکەم چەند نەمنی خۆش دەوێت کوڕاخۆ کەفرنیاگە تەلەفۆنێکی بکەی برای بڕێزم یعنی دەبینێ ئەو پیاوە دەستە دەرێ دەستە سەفەرێ خۆشنە هەلەی ناپرسی هەتا دێتەوە ئەخ ئەو پیاوەش هەست پێ دەکە ئەنی کاکە لە ماڵی پیا و مریشکەکی بزر دەبیدی دەپێزۆ پیاوە سویتە دەرێ نابی 4 تەلەفۆنی دۆ بکەیت دەزانی ئەگەر پیاوەکە هەست نیو سعات بەڕێکت ئافرەتەکە تەلەفۆنی کرد ئەرێ پیاوەکەم بەس حەقت بۆ بەچی بە زمانی سلێمانیان ئەرێ وەڵاهی دڵم لاتە کوڕە زۆرت ئاگال لە خۆبی بە قوربان بە قورئان کە ڕۆیشتیوە زام هەموو مارەکەم لێ کاول بوو ئەو پیاوە ئەڵڵا هەز دەکات چیت بەجێهێشتیوە لە ماڵێ هەز دەکات چ خۆشەویستێکی بەجێهێشتوە ئەو کابرا دەگاتە شارەکەی دیسان تەلەفۆنیشکە پیاوەکە لە چێی
خوا ئاگال لە خۆ بی یا مامۆستا لە ئیش و مانوونێکی زۆر هاتوۆتەوە ماڵەوە پێشوازی کردن و ینی مامەڵی ئافرەت خۆ دەزانی پیا لە دەرە تۆزە ئاسامی گەرمە بێت ینی ماندووە بیلاکە بێ یەک لە کێشەکان کە دروست دەبی نەزانینی تایبەتمەندی ئافرەت و پیاویە لەس ئەو نقطەی کە ئێستا زۆر میمە پیاو مەسەن خوا تااقەتی دایتی مەسەن 8,000 کەلیمەی ڕۆژێ باسکە 8,000 کەلیمە بەڵام ئافرەت خوا تااقەتی دایتی 12,000 کەلیمەی برێتن ئەو پیاوە لە دەرێ هەندی قسە کردیا جوابی ویدایتەوە زووبی ویدایتەوە جا ئەگەر محامیە ئەگەر مهندسە ئەگەر دکتۆرە ئەگەر کرێکارە ئەگەر لە بازارە شت دەفرۆشی ئەگەر مۆزەفە هەمووی پیا قسان دەکەوە نیە کە دێتەوە مارێت تااقەتی نی و قسەشی نییە کە ئەو مادی بوونە و ئەو هولاچێ دێتەوە زارە ئافرەتەکە هیچ قسەی نەکردی ئەمەگە دوو تەلەفۆنی لۆداک و خوشتی کردبی ئەمووی دەدواز ینی 1,000-2,000 کەلیمەی سەرف کردی شتا 10,000 لە ناو مێشک و هەناوی مایە کە دێتەوە ئەو پیاوە تااقەتی نیە قسان بکە ئەوش نەدەبی ئەو تایبەتمەندەی بزانی ئەو پیاوە تااقەتی نیە قسان بکە وەنی ڕچی لە ژنەکەی ببتەوە وەنی ژنەکەی خۆش نەوێ وەنی ئیحتیمام بە ژنەکەی نەدا ژنەکە بزر دەرێگە برادەرەکانی قاقای پێکەنی دێ لەکنەمیش بزانە دوو قسەم لەبۆ ناکە کاکەەوە تایبەتمەندی پیاوە کە قسەی پێخلاص تااقەتی قسەی نامینێ زا پیاوەکە دێتەوە خواخوای تو زارەدانشی کۆنتترۆلەکەی دە زیاتێ بەرامبەر تەلڤیزیۆنی بزانە هەخەریکی تەلڤیزیۆنەکەی زیاتر لە من خۆش دەوێت بابە وەڵڵەوە نییە وەڵڵەوە نی ئافرەتیش هەندێک تایبەتمەندی ئافرەتەیە ئەگەر پیا و شارەزان نەبی ئەو تایبەتمەندیانە خۆی لە خۆیدا دەبتە مشکیلە ئەمە ئەگەر تایبەتمەندیەکە زانی ئەو نابتە مشکلەکەەوە تایبەتمەندی ئافرەتە دەبێت تەعامل لەگە ئەو تایبەتمەندیانە بە تایبەتی بکەیت زە بۆیە ینی پیا و کە دێتەوە یەکەمیشت ماڵی خاوێن زۆر دڵی و ڕۆحی پیاوی ئاسوودە دەکە بەڵام هەن لە عوشەی ڕا پێی لە سۆندەی چەقی وەخو داوە ببتەوە ئەوە نیشانی مارەی شڕوپڕێەوە کە هاتەوە دیتی کوورە ئەوە غەسالەیە کۆمەرشمەکی لەولایەکەتیە ئەو زارە قاپ و قازاقی نێورانی هێشتا نەشورایە ئەو زارە لەودایە شڕ و شپرێ و بەڕاستی ئەو پیاوە هەر حەزی لێ بستە دەرێ بستە دەرێ نەکچاوی بەو ماڵەکەوی ئەسڵەن پیاو کە هاتە ماڵێ حوشەکی خاوێن حەدەرکەی کردەوە بوونەکی خۆش ئافرەتەکی ڕووگەشی بە پێکەنینی خەو کابرای کوڕ دڵی دافریکاکە کو دەستی خیانەتەکە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یەکێک لە صیفاتی ئافرەت کە باز دەکا دەفەرمێ ئیذا نەظەرە ئیلەیها سەرڕەتهو ئەگەر تەمەشای کرد دڵی پێخۆش بی دڵ کاکە نەک دڵی تونبی لە ماڵێەوە ئەو چێو فەوزایە بابە ئەو چێو هەراهۆریایە زەبڕاستی زۆر شتێکەوە ناکرێت بە بەرنامەی هەموو دوور و دەل بەڵام عمومەن ئەوانە کۆمەڵێک شت بوون دەبی پیا و ئافرەت بزانن بۆ ئەوەی کێشیان لەناو ماڵی کەم ببتەوە مامۆستایەکێکتر لەو شتانی کە زۆر بەدیەکەین لە نێوان خێزانەکانەوەیە کە ئەم دوو هاوسەرە زۆر کات بەهۆیەوەی کە چاپۆشیەکەن لە خەڵی یەکتریا لەو کێشە و گرفتانی کە دێتە بەردەمیان ئەوەی لەناو دڵیانە کەڵەکەیە بێ جاری وا هەیە لەسەر شتێکی زۆر بەسیط ئەتەقنەوانێ و کێشەکە گەورە بێ ئەمە چ کاریگەرێکی لەسەر خێزانجێ هێڵەوە چۆن هاوسەرەکان وا بکەن کە هەر کێشەیەکیان هەبوو بە شێوازێکی ئاسایی دەری و ڕوون نەچێتەوە حاڵ بەڵێ یەکەمیشە دەبی پیا و هیچ مشکلەیەکی لە ماڵێ نێری بەبێ حەلکردن هەر کێشەیەکت ئیهمالت کرد ئەو ئیهمال نەبووە ئەو لە ناخرا پەنگ دەخواتەوە دوارە ئاخری وەی لێدە لەسەر مشکلێکی زۆر بەسیط ئەو ئافرەتە وا دەتەقتەوە ئەی پیاوەکە سەری دێتە سوورمێ ئەو چخەومایە ئافرەت بابە ئەو مشکلە نییە ئەو ئەو کۆنە قینەوە چی گوتی ئەدی دێکەوە زۆر زارانیش پیاو دەبینی ئافرەت دەبینی پیاوەکەی هەر مشکلێ هەر ئیحتیمام پێ نادا ئەو پیاوە هەر گلەی لە کندەکە ئەو ژنە هەر ئیحتیمام پێ نادا ئاخری وەی لێدی ئەو ژنە یعنی ئەو پیاوە بەرامبەری دەتەقتەوە تحملی نامینی زە بۆ یەکەمین خاڵ ئەوەیە ژن مرد هەر کێشەیەکیان لە ماڵی هەبوو نابی بەبێ حەل بەزەی بێڵن چونکە هەر کێشێک بە حەل لۆدانەنا بەڕاستی ئەوە دوایە ئاساری سلبی دەبی خاڵی دووەم دەبێ ئەو ژن و مێردان وەختی زۆر مناسب بزان کە کێشەکان حەڵکەن معقول نییە ئەمن مادی و مردی لە سلێمانی دەگەڕێمەوە هەولێرێ خواخوا مە بەس بگەمەوە ماڵی پڕک دانیشم ژنەکە مەخسەر بێ کێشەکەم پێ برا دەتەقمەوە کاگەرەوە ئینفعال دەکەم ئەو وەختی مشکلە حەلکردنێنێ یەک ماندوم ئاسابم ماندووە وەیە یانە پێویستم بە ئیسراحاتە هەر نە جسمیە نە عەقلیە نە ڕوحیە تەحملم نە نییە قسەی زارە جێ بدەمێ جا ئەتوش یەکسەر بێ مشکلەی منداڵم لە بۆ بینی مشکلەی خۆتم لە بۆ بینی یان مشکلەی خەڵکم لە بۆ بینی بەڕاستی ئەوە کاتێکی گونجاو نەبوو کەواتە دەبێت کە هەم کات هەم مەکان هەم شوێن هەم کاتەکەی
هەر بژێرین ئەو زە مشکلەکانمان حەڵکەین ئەف زۆر ئافرەتەنە بەڕاستی نازانن کاتی مشکلەی لەگە پیاوەکان باسکە دەبین ئەو پیاوە تۆپانەیە میسال بە ئەوها باسکەس کە زۆر خەڵک تەمەسای تۆپان دەبین تۆپانەی ریال و مەدرید کە ئەوەی بەرشلۆنە و ریال ئەو تۆپانەیەکی زۆر حەساس لەو دەبژنەکە دێ مشکلەی لەکە پیاوەکە حەل دەکەێت بابەوە ئەوە هەموو چاو و دەماغ و مێشتیەکەن تۆپانەیەکەیە بزانین میسی ئەوڕۆ گۆڵی دەکەیانە ئەتۆ وەختی ئەوەیە مشکلی لە بۆ دەینی زا پیاوەکە لە دەوی هەر دەتۆقتەوە لە دەوی قسەی پێ دەرێ زیاتر مشکلەکەیان گەورەتر بوو دەکەواتە بەڕاستی ژن و پیاویش دەبی شوێن و زمانی زۆر ینی گونجاو هەر بژێرن ئەو زە دەتوانن مشکلەکان بە ئاسانی حەل بکەن زۆر باشمە وەسەیانێکی دیکە لەو کێشانە زۆر جار بەرۆکی هاوسەران دەگرێت بەراوردکردنە بۆ منە پیاوەکە ژنەکە بەراورد دەکاڵێت تۆ فلانەکە زنیت وەکو ئەو واد نەکرد تۆ ماڵی فلانەکە سبینی چۆن بوو یان بە هەمان شێوە ژنەکەش بەرامبەر بە پیاوەکە یان ئەمە یەکێکە لەو کێشانەی کە بەردەوام ئەی بیستین چی بکرێت کە ئەمە نەهێڵڕێت هاوسەران دوور بن لەم جۆرە قسانە تەوان ئەوە غەڵەتترین شت ئەوەیە کە ئەتوو دارە پیا زۆر پێی ناخۆش ماوە زۆریش نه حتا منداڵیشت پێی ناخۆ دەزانی بە منداڵی خۆت بێ های ئەمرت نەمینی ئەرەوە لە بزانمان تەشتانی کوڕی فلانی کە یان کسی فلان ئەو هەشێت دەبی زۆر لۆ منداڵی ناخۆش چزای لۆ پیاوی یەکەمین شت هەموو ماڵێک هیچ ماڵێک نییە مشکیلە و ناڕەحەتی تایبەتی خۆی نەبی خۆم دەرکەکەم نەکردی تۆ بزانم چ لەو ماڵە هەیە کەواتە ئەتۆ هیچ پیاوێک هیچ ئافرەتێک نابی پیاوی خۆی بشپێنی بە پیاوی خەڵکی ڕاستە زاهیرەن دەبین ئەو پیاوە زۆر باشە بەس بڕۆ چار ڕۆژان لە ماڵیان بە ئەو زەلۆت بە دیار دەکەوی باشە یان خراپە تو نازانی احتیمالە پیاوەکەی خۆت لە هەموو گەڕەکە پیاوێکیەوە نزیبی تێدا نەبی کاتو قیاسی دەکەی بە فلان و عەلانی بەڕاستی کەواتە بەڕاستی غەڵەتە ئەتو بێ گلەیی لە پیاوی خۆت بکەی بیشپێنی بە خەڵکی ئەو زۆر ناخۆشە و پیاویش ئەوها لەگەڵ ژنی نەکە نەرێتە ژنی ئەتو چی تەماشاژنی فلانی کە بزانێت چلۆ پیاوەکەی دەکە کورە چێ دەرێ هەناوی لە خواردی خۆ پیاوەکە نایلەکە لە تو باسکاتن دێکەواتە بەڕاستی ئەمە غەڵەتە بەڕاستی ئەمە غەڵەتە ئەمە دۆ قیاسی خۆمان بە خەڵک بکەین ناوەڵە دێنین کێشەی خۆمان بە ئاسانی و بە خۆشی دادەنیشین هەڵ دەکەین نەوەک بە ئەوە هەڵکردن نییە ئەو بەس دڵبرندارکردنە و ناڕحەتکردنی خۆمانە و منداڵمانە زە حتا ئی منداڵش یعنی ئەوە کە دەتەوێت و داکێک کێشەی هەیە لەگەر کچەکەی نابی قسەی پێ بری و بیشپێنی بە کچی فلانی بزانە کچی فلانی دیتە چەند نەجیب زادێ کورە بڕۆت و بجێ لە داچی ڕابگرە وەڵی احتیمالە کچەکەی تو پەپولەبی بە نسبەت کەسی ئەو کچەکەی خۆت جا بۆی بەڕاستی وەچی جەنابەت فەرمووی ئەو شوبهاندنی خەڵک بە خۆمان بەڕاستی ناڕەحەتیەکان زیاد دەکە و کێشەکانیش حەل ناکە کێشەکان بە هیچ زۆرێک حەل ناکە کێشە بەوە حەل دەکرێت کامە دانیشین لێک حاڵی بین بزانین نقطەی خلافمان لە چدایە زۆر باشمەوە بساڵێ ئێستا کۆمەڵێک لە کوردستان ئاسپخەز بۆخوا کۆمەڵێک ڕێکخرا و دەستگا و دامەزراوە هەن کە لە بواری خێزانیە کارەکەن تا چەندێک گرنگە ئەم دەستگا و ڕێکخراوانە کۆمەڵێک چالاکیان هەبێ لە شێوازیکردنەوەی خۆل سیمینار بۆ خێزانەکان و ڕاوێژیان پێ بدەنیان کۆمەڵێک ڕێنماییان بکەن بە تایبەت بۆ ئەوانی کە تازە چنەوە پرۆسەکە بۆی بە دوور بن بەخوای ئەوە زۆر زۆر گرنگە چونکە بەخۆ ئیشی ڕێکخراو چیە ئیشی ڕێکخراو ئەو کێشانێک کە حکومەت پێی حەل ناکرێت ڕێکخراو دێ حەلی دەکا ئەو سنتەرانێک کە حکومەت پێی ڕاناگا ڕێکخراو دێ ئەو شتانی لە بۆ حکومەتی جێبەجێ دەکەن کەواتە ڕێکخرا و حکومەت هەردوو هاوکاری یەکترن تەواوکاری یەکترن لە بۆ یەکتری دەکەواتە ئەو ڕێکخراوانە بە تایبەتی ئەوانەی کە احتیمام بە قەزەی خێزان دەدەن بەڕاستی زۆر زۆر گرنگەوەی زەنان بفەرموویت ئەو دەورانە بکرێتەوە لە بۆ ئەو کچ و کوڕانی کە دەیانەوێ هاوسەرگیری بکەن و ئەو قسە زۆر باس کراوە زۆر جێبنێ بووە لە مقابلاتان زۆر مامۆستای بەڕێز زۆر بانخوا زۆر مامۆستای ئەوانی کە مەسەن علمی نەفسنیان ئەوانی کە کۆمەڵ ناسن ئەوانە هەموو ئەو شتانیان گوتووە بەڕاستی دەورە بکرێتەوە لۆ ژیانی هاوسەری لەبەرچی ئەتوو لەو ئەوروپایە دیتە کابراک ئەگە ببتە فەڕاش دەبێت 6 مانگ دەورەی ببینی فەڕاش ئەگەر هەر کەسێک هەر شتێکی بوێ ساق تەکسیاتی خۆت لە کنەمە خۆی دەورە مەورە نیەوە نیە یەکسە ئیزازە عمومی دەردەین دەسی تەکسی ئیش دەکات لەوێوە نییە 1 ساڵ دەبی ئەتوو لە ژێر مراقبە و دەورە دابی ئەوزە دەتوانی تەکسی باشێ دەتوخوا
ژیانی ژن و مێردایەتی کە ئەساسی ژیانە کە ئەوە کۆمەلگا لەو دوانە دروست دەبی و وەک بەختەوەری ئەو خێزانێ بەختەوەری کۆمەلگایە چۆن نابی بەبێ دەورە ببیتن زۆر پێویستی بە دەوراتە بۆیە بەڕاستی ئەم دەوراتانە زۆر گرینگە بەڵام چۆن ئەو دەوراتانە دەبی یعنی دوسێ شتی تێدابی یەک مثلا حاکمەکی تێدابی بۆی هەموو کێشەکانی ئەوانی دێنە محکەمە بۆ ئەو کچ و کوڕانە باس بکاتە ئەوان بزانن بزانە ئەو کێشانە لە سەر دروست دەبن ئەو یەک مامۆستایەکی علمی نەفسی تێدابی بەڕاستی دەروون ناسبی دەروون ناسەکە دێ شیتەڵی دەرونی ژن و پیاو لە بۆ یەکتریەکە بۆی لە دەروون یەکتر حاڵی ببن لە تایبەتمەندیەکان یەکتر حاڵی ببن سێمین مامۆستایەکی ئاینی دێ ئەو هەموو حەق و مافانەی کە لەسەر یەکە لە بۆ لۆیان بەیان کەس زۆر زاران کێشەکان ئەوەیە ئەو ئافرەتە حەقی تەواوی پیاوەکەی نادا یان پیاوەکە حەقی ئافرەتەکەی تەواو نادا دوێ کێشیان لێ دروست دەبیتن دێکەواتە ئەمە خاڵێکی گرنگە کە ئەو مامۆستایە دێ ئەو حەق و مافانەی کە ژیان لەسەریان کە شەرع لەسەریان واجب دەکەن و ژیانیان خۆش ببیتن دەبی ئەوانە شارەزای حەق و مافەکان ببن خاڵێکی تریش دەبی ئەو زارە دکتۆرێکیان تێدابی بە ئەوی دکتۆر پێیان بڵێ ژیانی هاوسەرگیری دروست چۆنە کە بەڕاستی زۆر جاران ئەو گەنج و لاوانی ئێمەستی زۆر بێسەر و بەردەکەن تووشی نەخۆشی دەبن بۆیە ئەم دکتۆرە دێ هەموو حاڵەتە سەحیەکان کە ماڵێکی ئارام و سح و دروست دەکاتن کەواتە ئەوانە بزانە ئەو دەوراتانە کە ئەو گەنجە یەکمان لە خزمەت ئەوانەدا بوو کە دەستیش نێبینی زۆر بە چاوڕوونێکی جوانش نێدەینی ئەو کچە کە دەچی مێردەکە هەموو شتێکی لە پێساوە دەزانی دەستە پرۆسەیەکی دەتوانانی چۆن تەعاملی دروست لەگە پیاوەکەی بکاتن زۆر باش مامۆستا گیان دەرفەتمان نەماوە لە کۆتاییدا باشترین ڕێگە چارەیەک چییە کە پێویستە هاوسەران هەمیشە و بەردەوام ئاگاداری بن بۆی کە کەمترین کێشە ڕووبا لە نێو خێزانەکانیدا ینی برێن تەڵەسمێک هەبێک شتێک بەکاربینین کە عیلازی هەموو کێشەکان بی لێک تێگەیشتنە بەڕاستی ژنمێن لێک تێک نەگەن بە حیاتیان کێشیان حەل نابی بەڵام لێک حاڵی بوون زۆر بە ئاسانی کێشەکانی حەل دەبێت مامۆستا پابەندبوونیان بە ئاینی پیرۆزی ئیسلام و تا چەند دەبێتە مایەوەی کە زۆریش ئەنی بەڕاستی کە ئەتوو ئافرەتەکەت بەدین بوو قشتێک ناکە دڵت عادز بی کە بەڕاستی پیاوەکەش بەدین بوو قشتێک ناکەکەوە مافی ئافرەتەکەی بخواتن دەستەکان خۆش بێخۆم خواتان لێ ڕازی بی موفقن سەرکەوتوو بن ئینشاءڵڵا چەندە ئەو بابەتە زۆری دەوێت بەڵام ئەوە هەر شتێکمان باس کرد لە ئەوی خەڵکی کردووە لە خۆی بەدوای باشەکانی تۆ بەناوەکەمان ئەو تۆرێ کردەوە عزیزم دەستەکان خۆشەوەم سایبەڕێ زۆر سپاس سەرکەوتوو بن یا رب شێرزاد ئەبوبەها بۆن خواست بۆم تەوەرە لەگەڵمانە بی سپاس بۆ ئامادەبوون سپاسی بڕێ سەعادەت. ئامین لەگەڵ